زیاتر لەسەر بێ پرسێ ڕابواستن ڕێزدار کەیفی حەسەن و ڕێڤەبەرێ ئەکادیمیا ڕاهێنەرانە لە هەرێما کوردستانی لەگەلمەیە کا کەیفی تو بخێراتی بۆ ئامادەبوونا وە دیارە دەبی پرۆژەیدا کو بەرفرەهە چەندین ئالی تێدانا و وەزارەتên جودا جوداژی لەگەل وەکو وەزارەتە کار و کاروبارên کۆمەڵایەتیژی ئەف هەفانگیان نافهەمگور داهاتیە دەستپێکردن bi çi awayek û karîgeriyê li ser encamên wê karîgeriyê li ser pêşerûja xwendinê li Herêma Kurdistanê biketin guhertin pêwîst bîtin bêtekirin di sîstemê xwendinê de. Zor spas kawar. Projeyê yan bilên bernameyî tivit ke fêsîsêye li hemû Iraq cêbecê dikirêtin êstaka لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە بەڵام تەمیلەکەی لەلایەن بانکی دووەلی و لەگەڵ یەکێتی ئەوروپایە ئەمەنس ئەگەر پێناسەیەکی ئەو بەرنمەیە بکەین ئەم بەرنمەیە کە کورتکراوەی تڤێت تێکنیکال ڤۆکیشنەڵ ئیدوکیشن ترینینگە هەر سێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ وەزارەتی پەروەردە بەشدارن لەو بەرنمەیە ئامانج لەو بەرنمەیە دوو ئامانجە گشتیەکان بریتە لەوەی یەکخستنی یاندانانی پرۆگرامێکی خوێندین لە بۆ تەکنیکی و پیشەیی و ڕاهێنانی لە هەر سێ بواردا ئەوە ئامانجێکی گشتیە خاڵی یەکەمی ئامانجەکەی گشتیەکانە خاڵی دووەمینیان بریتە لە بە سەوزکردنی خولەکانی ڕاهێنان و خوێندنی تەکنیکی و خوێندنی پیشەیی چۆن بە سەوزکردن کەیفی خول هەیە ڕاهێنان هەیە دەتەنەوێت چی لێ بکەن چه گۆڕانکاری تێدا بکەن بە خۆت دەزان کاکاوەر ئێستاکە تەسیراتی بیئی لە هەموو وڵاتان وا بەدەردەکەوێتن لەبەر هەندێکە مەش دەمانەوێت ئێستاکە بازاڕی کار کە ئەو پیشانەی کە هەیە بووی گونجێنین لەگەڵ کەمکردنەوەی ئەو زیانانەی کە بەکاردێتن لە کاتی ئیشکردنەکە نمونەیەکت دەمێت گۆڕینی غازی سپلیت باشە چۆن ئەو غازە کە بەتاڵ دەکرێت دەچێتە ئاسمان ئەو تەسیراتی دەبیتن لەسەر ژینگە ئەم ساڵەکە وەکو بەڕێوەبەری ئەکادیمیای ڕاهێنانی ڕاهێنەران خولێک کراوە لەلایەن دەستەی ژینگەی عراق بۆ هەموو ماڕاهێنەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان کە خولی سپلیت دەڵێنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو غازەی کە لە سپلیت بەتاڵی دەکەن نەچێتە ژینگە باڵێ و ئامێریان دابین کرد بە خۆشحاڵیەوە و ئێستا کەمە لە خولەکانمان خەڵکەکانی خەڵکیمان فێر دەکەن ئێستا کە ژینگە پیسکراوە لە ڕێ یەکێک لە هۆکارەکان دەرچوونی غازی سپی لە سپلێتەکانەوە ئەوە بووە پسپوری و شارازایی ئەوەندە نەمان بووە لە هەرێمی کوردستان کە ئێوە کار لەسەر ئەمە دەکەن لە ڕێ ڕاهێنانەوە خەڵکتان فێر کردووە ئەم ئیشە بکەن چی دیکەمان پێویستە ئاوا زەڕۆر بێ بۆ هەرێمی کوردستان کا دەبێ دروست بکەن ئێستا کەس یەک لە خولەکانمان سۆنار پەناڵە باشە خواستی زۆری لەسەرە و گرنگیشی پێ دەدەین و لە ناو بەرنامەکەشدا هەیە و هەروەها جگە لە سەوزکردن بە دیجیتالکردنی شەیە ینی بەرنامەی تڤسێ هەردووچی دەگرتەوە هەم بە سەوزکردن هەم بە دیجیتاڵیکردن بۆ نمونە لە بڵێن لە میکانیکی سیارات ئەو ئەدەواتانەی کە وەکو پاشماوە دەمینێتەوە چۆن بتوانێت ئەو پاشماوانە دووبارە ڕیسایکلین بکەی یانیش بەکاری بهێنیەوە بۆ ئەوی تەسیرات لە ژینگە نەکاتن لەم بەرنامەی تڤت سێ کە یونسکۆ سەرپەرشتی دەکاتن یەک لە ئامانجەکانی بریتە لەوەی کە بتوانین هەم لە خوێندنی تەکنیکی هەم لە خوێندنی پیشەیی هەم لە سنتەرەکانی ڕاهێنان ئەوە باسی دوو نمونەت کرد کاکەفی لەوانە دەیان نمونەی دیکەمان هەبێت دڵنیای کوردستان پێویستی پێ بێتن ئەمە چۆن لەگەڵ خوێندنی باڵا لەگەڵ زانکۆکان و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بە چ میکانیزم جێی ئەو پسپوریانە دەکرێتەوە کەی دەکرێتەوە بۆ ئەوەی ئەمە بخوێنەوەی کە پێویستمان پێێتی لە 24 یازدەی ئەم ساڵەکە وەرکشۆپێک کرا لەلایەن بە ئامادەبوونی هەر سێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە
لەوێندەر بڕیاردرا کە هەر وەزارەتێک و سیاسەتێکی خۆی دابڕێژێتن لە بۆ ئەو بەرنمەیە و ئێستا کە هەر وەزارەتێک لیژنێکی باڵای پێکیناوە و خەریکی نووسینەوەی سیاسەتەکەینە و دەبێت لە کۆتایی مانجی یەک لە کۆتایی مانجی یەکی ساڵی نوێ سیاسەتەکە واژوش کرابیتن لەلایەن بەڕێزان هەرسێ وەزیر و بچێتە بواری وەرزینوەی خوێندن بکەوتە بواری جێبەجێکردندا و بۆ پلانی کاری وەزارەتی کاریش کە لە بۆ خولەکانی ڕاهێنان بەمان شێوە لە ساڵی پلانی ساڵی 2026 دەچێتە بواری کەیفی بەپێی ئەوەی کە تاواکو ئێستا لە نزیکەوە ئاگادارن ئەم پرۆگرامە و کاری دەکەن کاری خۆتانە چەند پسپۆرێگەر بە ژمارە بە تەقریبیشمان بێت پێویستمان پێیە و نیمانە و ناخوێنرێتن لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین پسپۆرەکانمان نییە ئەوان هەش بابەتیان هەش بواریان جێکردیتەوە لە بەرنمەکەی خۆیان وەکو سەرەتایەک وەکو سەرەتا ئەمە لەو بوارانە هەمانە بەڵام پێویستی بە گۆڕینی سیستەمەکەی ینی منهەجەکان نوێ بکەینەوە دەستکاریان بکەین کەواتە لێرە پێشخستنی سیستەم و خوێندرمان هەیە و هەیەش دەبێت دروست بکرێت دروست سەر لە نوێیە بە دڵنیاییەوە بۆ نمونە میسالەن لە بواری بەرمەجەکردنی کۆمەڵێک شوێن بۆ نمونە تۆ بتانی هەم لە خوێندنی تەکنیکی هەمیش لە خولای ڕاهێنانەکان خەڵکێک ڕابهێنی لەسەرەوەی کە وەکو نمونە سەلەیەکی زیرەک دروست بکەیت چۆن بتانی ئەو سەلە زیرەکە دروست بکرێتن ئەمە تەرکیز دەکرێتەوە هەم ژینگە یەکەی تێدا هەم ڕقەمیەکەی تێدا ژمارە یەکەی تێدا دیجیتەڵ یەکەی تێدایە کە بتانی ئەو کە ئێستا لە زۆر وڵاتان هەیە بۆ نمونە مە ئێستا لە هەفتەیەک لەمەوبەر بەرپرسی ڕاهێنان لە هامبۆرگ لێرە بوو باسی وی دەکرد کە سەلەی زیرەکیان دروست کردووە ئەگەر کەسێک پاژماوە کۆ بکاتەوە فڕێداتە ئەم سەلەیە بۆ ماوەی کاتژمێرێک وایفای فری دەبیتن یان کۆمەڵێک شتی ئۆفەری لەگەڵە بۆ ئەوەی خەڵکەکە بتوانیتن ئەوەی ژینگەکەی بە پاک ڕابگریژن کە کەیفی ئەمە لەسەر گەنجەکانش پێویستە ئەوانەی کە ئەدواجار ئێوە گەنجەکان فێر دەکەن هەم خۆل و ڕاهێنانتان هەیە هەم باسی سیستەمی خوێندرمان کرد کە دەچنە ناو خوێندنەوە گەنجانی وڵی خاڵ حەزم کرد لێرە ئاماژەی پێ بکەم پێشەوەی جوابی وەڵامی پرسیارەکە دەمەوەکەگەوەر پێویست بوو یونسکۆ سەرەتا وەزارەتی پلاندانان لەنا ئەو پرۆژەی دابنێتن بەداخەوە ئێستامار ئەو سێ وەزارەتن ناو پرۆژەکەینە بەڵام لە کۆبنەوەی 19 ئەم مانگا لەگەڵ بەرپرسی پرۆژەکە بەڕێبەری گشتیمان ئاماژەی پێکرد کە پێویستە وەزارەتی پلاندانان بێتە ناو پرۆژەکەی دێوە بوو ئەوان ڕەزامەندیان نیشاندا کە سەردانی وەزارەتی پلاندانان کردن و دێتە ناو پرۆژەکە ئەوەی پرسیاربەرزۆت پرسیاری بەڕێستان چی پێویستە لەسەر گەنجەکان یەکەم شت پێویستە بە گەنجەکان ڕوئیایەکیان هەبێتن لەمە دوا بیر لەوە بکەنەوە خۆیان فێرە کۆمەڵێک میهنە بکەن کۆمەڵێک پیشە بکەن کە بتوانن لە بازاری کار بە ئاسانترین شێوە کار بدۆزنەوە خوشیان لەسەر خۆ بکەن بە دڵنیاییەوە هەر بیر لەوەی نەکەنەوە کە بچن بەشداری خولەکان بکەن بەس بۆ دەستکەوتنی شەهادە و دوو وێنەی پێ بگریت و بە دڵنیاییەوە نام پێویست بۆی دەکا ینی من ئێستاکە بەداخەوە ینی زۆر ئیشمان لەگەڵ گەنجەکانە ئێستا ئەو دەورانەی ئەو خولانەی کە ئەمە بەیانیان دیکەینەوە ڕغبەتی کەمتری لەسرە لەوەی کە ئێواران دەکەینەوە دوای ئەوەی توێژینەوەمان کرد دەرکەوت خەڵکی مە ئێستا گەنجەکان حەزیان لە خەوە شەوانە دەمینێنەوە بۆیە بەیانەکەی ئامادە نییە بێ بەرخۆی فێرە بەرنمەیەک بکە خۆی فێرە پیشەیەک بکە بۆ ئەوی بە ئاسانترین شێوە بتوانانی کار بدۆستەوە یان سکیلەکەی خۆی بەرز خولەکانتان خستانە هێوارە وەڵە بەدا خۆستە زیاتر بیانیانمان هەیە لەبەرەوەی ئێواران پێویستی بە تەمیل هەیە بەویستی بە بودجە هەیە بەڵام ینی قەزمەوە یەک لە هۆکارەکانە پێویستە ئەو کەسێک کە بێوێ مهارەی خۆی بەرز بکاتەوە پێویستی بەشێت تەزیانەیە هەمان ئەو گەنجانە بنبینیتان بێتنیان بیستانە لە خەو هەستێ و داوای کار و پیشەیەکیش بکات بە دڵنیاییەوە داواش دەکاتن بەڵام بەبێ ئەوەی خۆی بجوڵێنی بە ئەوەی هەوڵدانێکی خۆی بکاتن بۆیە من داوا لە هەموو گەنجەکان بەشێکی زۆرە ئەوەکە باڵێ بەشێکی زۆرە زۆری نایە مەمەسم ناتوانین بڵین زۆری نییە بەڵام بڵێن بوویتە هۆکارێکیش لە زەقا دیارە و باڵێ دیارە مە خولەکانی ما خۆشبەختانە
هەمووی لەستان ینی وەکو بڵێ ئێستامە لە بەس لە هەولێر دوو سنتەرمان هەیە سنتەرێکیان چەند بەشێکی دووەلیە ئینتەرناشنال سرتیفیکیشنی دەداتن لە بۆ بەشداربووانی لە بۆ بەشداربووانی وەکو خولی ڕافعە خۆلی ڕافعە و دوایان خۆڵی دیکەش وابزانم هەتانا ئەم جوورە خولانە گەنج لەوانەیە سەبەبیستن هەبێتن هەر هێشتا نەگەیش بێتە بەرگووی بزانێ ئەم جوورە خولە هەیە دەتوانێت فێر ببێ سوپێ ببیتە خاوەن پیشەیەک یان کارێک لە ناو یەک لە پیشەکاندا بکاتن چۆن پەیوەندی بە ناوەندەکانتانەوە بکەن باڵێ ئەم ساڵەکە خۆشبەختانە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پۆرتالی کار دامەزرا و ئێستا لە ڕێگای پۆرتالی کارەوە بەڕێتی ڕاهێنانەکانی پیشەیش بڵێن وجودیان هەیە لە ناو ئەو پۆرتاڵە هەم چالاکیەکانی خۆمان هەم ڕاگەیاندنی خولەکانمان لەوێ ڕای دەگەێنین هەمیش ئەو کەسەی کە بە دوای کاردا دەگەڕێ بەڵام پێویستی بەوەیە مهارەکەی سکیلەکەی خۆی بەرز بکاتەوە داوای خول دەکاتن خۆی تۆماتی چێن دێتە لای ئێمە مەرج نییەش خوێندەوار بێ شەهادەی هەبێتن کاوەر ئەمە لەسەر هەر هەموو خولەکانمان کە ئەو کەسانی بەشداری دەکەن دەتوانین بڵێن سێ بەشن سێ کەسانن جۆرێکیان بریتین لەوانەی کە تازە دەرچوونە بە دوای وەیدا دەگەڕێن مهارەی خۆیان شارەزایی دروست لە بوارێکە بڕوانە هەر بوارێک بەتاکەین هەم جاریوای لە اختصاسەکەی خۆی جاریوایە غێری اختصاص خۆشی بەڵکو ئەو اختصاسی بە دوادا دەگەڕێت کە دواتوانی لە بازاری کار پێویستی پێیەتی جۆری دووەمینیان ئەو کەسانەنە کە پیشەکەیان هەیە هەیتیان خاوەن پیشەن بەڵام پێویست بۆی دەکا سکیلەکەی خۆیان ئەبکەن بەرز بکەن ئیسێمینیان ئەو کەسانەنە کە هیچ شادیەکیان نییە هیچ بڕوانامەیەکیان نییە هەر ڕۆژێک کارێک دەکەن دانەوێت لەسەر کارێک خۆیان شارازا بکەن و بوەستن و جێگیر بکەن جێگیر بکەن زۆر سپاسکە کەیفی حەسەن ڕێبەبەرێ ئەکادیمیا ڕاهێنەران لە هەرێما کوردستانی سپاس بە ئامادەبوون ئەم زۆر خۆشحاڵ بووم هیوادارم ئەو بەرنامەیە ببێتەوە یەک لەو کارانەی کە کارێکی فراوان و گەورە و پێویستە زیاتر لە کارەکانی داهاتوو لەگەڵ گوڕانکاریەکان بێگومان لەسەری دەوەستینەوە بەردەوام ئێوە کاری لەسەر شاڵم جارە بەرنامەی داهاتوو بەشدار دەبین کە باسی ئەنجامدانی ئەو بەرنامەیە بێگومان ئینشەڵا ئەنجام بە دڵی هەموو لایەک دەبێتن کەیفی سپاس بۆ ئامادەبوون